ساڵانە بۆ بەشداری لە مەراسیمەکانی چلەی شەهیدکردنی ئیمام حوسێن کە بە ئەربعینە ناسراوە لە سەراستی جیهان موسڵمانانی شیعە مەزهەب ڕوو لە شاری کەربەلای عێراق دەکەن. ئەگەر لە ڕابردوودا مەراسیمی عاشورا و محەڕەم و ئەربعینیە وەکو بۆنەیەکی تایبەت با موسڵمانانی شیعە مەزهەب پەیڕەوکرا بێت، ئەوە لە ئێستادا بۆ هۆی ململانێ سیاسیە ناوخۆیی و دەرەکیەکانەوە ئەو مەراسیمانە سیمای سیاسیشیان وەرگرتووە. سەرجەم بۆنە ئاینەکانی تایبەت با شوێنکەوتوانی مەزهەبی شیعە لە دوای ڕوخانی ڕژێمی بەعسەوە لە ساڵی 2003 گرنگی زیاتریان پێدراوە بۆ پێی پێشتر حکوومەتی بەعس ڕێگەی بۆ مەراسیمانە بە تایبەتی بەشداری شیعە مەزهەبەکانی دەرەوەی عێراق نەدەدا. با بڕوای چاودێرانی دۆخی عێراق هەیمەنەی هێزە شیعەکان بەسەر جومگەکانی حکومڕانی عێراقی دوای سەدام فاکتەرێکی گرنگە بۆ گرنگی پێدانی زیاتر بە مەراسیمەکانی عاشورا و بۆنە ئاینەکانی دیکەی تایبەت بە مەزهەبی شیعە. ڕێڕسمەکانی عاشورا و بۆنە ئاینەکانی دیکە سەرڕای ڕەهەندە سیاسی و مەزهەبیەکانی حکوومەتی عێراق توانیوێتی لە ڕووی بازرگانی و ئابووریشەوە سوودیان لێ ببینێت و لە ئەمیانەی ئەو مەراسیمانەدا سەدان هەزار کەس بۆ سەردانی شوێنە پیرۆزەکانی مەزهەبی شیعە ڕوو لە عێراق دەکەن و بە مەشکەرتی گەشتیاری عێراق بوژانەوەی زۆری بەخۆیەوە بینیوە. ئەمساڵ حکوومەتی عێراق بۆ ئامادەسازی و پاراستنی گیانی زیارەتکاران 100,000 چەکداری دابین کردووە کە پێکهاتوون لە سوپا و حەشدی شەعبی و ئاسایشی نیشتیمانی و پۆلیسی ئیتیحادی و پۆلیسی ناوخۆیی و هێزەکانی فڕۆکەوانی. هاوکات بە مەبەستی خزمەتگەیاندن بە زیارەتکاران حکوومەت 1500 ئۆتۆمبیلی بۆ بواری خزمەتگوزاری دابین کردووە. هەروەها 3000 ژینگە پارێزیش کار دەکەن. سەرڕای فەرمانبەران و کارگوزارانی حکوومەت 7000 خەڵکی خۆبەخشیش بەشداری کارە خزمەتگوزاریەکان دەکەن. حکوومەت لە ڕووی ئەمنیەوە چەندین بڕیاری تایبەتی بۆ ڕۆژانی بەڕێوەچوونی مەراسیمەکان دەرکردووە، لەوانە قەدەغەکردنی هاتوچۆی ئۆتۆمبیل لە ناوشاری کەربەلا و قەدەغەکردنی ئۆتۆمبیلی بارهەڵگر بۆ ناوشاری بەغدا و قەدەغەکردنی هەڵگرتنی چەک لەلایەن هەر کەس و لایەنێکەوە. هەروەها لە ڕێگەی هەموو بازگە و بنکەکانی پشکنینەوە کاراسانی بۆ دەستگاکانی ڕاگەیاندن دەکرێت تا ڕووماڵی مەراسیمەکانی ئەربعین بکەن. ساڵانە لە ڕێگەی حکوومەت و ناوەندە جیاوازەکانەوە سەبارەت بە ژمارەی بەشداربوانی مەراسیمەکە داتای جیاواز بڵاو دەکرێتەوە. بە پێی وتەی عەقیل مەسعود سەرۆکی کۆمیتەی ئەمنیەتی ئەنجومەنی ئیداری پارێزگای کەربەلا، تا ئێستا 4 ملیۆن زیارەتکاری ناوخۆ و دەرەکی لەوانە زیارەتکارانی ئێرانی بۆ ڕێوڕسمی ئەربعینی ئەمساڵ گەیشتونەتە پارێزگای کەربەلا. بە وتەی ناوبراو ژمارەیەک لە کاروانە گەورەکانی شیعە مەزهەبەکان لە فەڕەنسا و ئازەربایجان و تورکیاوە گەیشتونەتە کەربەلا و تەنها لە کۆماری ئیسلامی ئێرانیشەوە 1,700,000 کەس بۆ بەشداری لە ئەربعین سەردانی کەربەلایان کردووە.